چۆنی؟ کاک قادر نادر باشی تۆ؟ وەڵا باشمە، تو چۆنی؟ من زۆر باشم کاک قادر نادر. تۆ چۆنی؟ سوپاس دەکەم، ڕێزت هەیە. مامۆستا ئێستا پۆستەکتم دیت، بەڕاستی نیگەران بووم، بۆیە تەلەفۆنم کرد. بۆچی کاک قادر؟ دوو عاد لە بۆ ئێران کردیە. یعنی تۆ کەسەکی لە قەبەکەت کامەرانی مالا کامەرانی سەرای ئازادیە. سەرای ئازادی واتە دژی ستام، دژی چەوسانەوە، وایانە؟ ڕاست. باشە ئەو ئێرانە ستەم و چەوسانەوەی تێدا نییە. تۆ واز لە کورد بێنە کە خاچی کوردستان داگیر کرایە. دانی ئەوش بۆ بڵاوکردنەوەیە مامۆستا. ئەزانم. گەڵ عادەزانم کە جەنابەتەوەیە. ئەخر لەگەڵ ئەوەش دەبی بڵێم. بەڵێ کاک قادر، یەک شتت پێ بڵام. من تۆ هاوڕێیەکی لە زۆر شتیشا هاوڕایم، وایە؟ لە هەندێک شتی ئۆپۆزیسیۆن بەڵام لە هەندێک شتیشا نەیاری. بەس هەندێک شت خاوەنی دەتۆ سیرکە. بەڵێ. تۆ پرسیاری لەم گرێبام بۆ باشە فەرموو. من و تۆ خاوەن دوو دنیا بینی جیاوازین لە ڕووی ئاینی و ئایدۆلۆژیاوە. بەڵێ. وایە؟ بەڵێ. تۆ کەسێکی ئەڵمانی و سیکۆلاری، بەڵێ. منش کەسێکی ئیسلامیم، کەسێکی موسڵمان و متەدەین و ئیسلامیم. بەڵێ. ڕاستە من گروپ ئیسلامی نیم، بەڵام وەکو فکر ئیسلامیم. بەڵێ. باشە. ئەمە شتێکی ئاساییە لە دنیابینی منەوە. ئێمە دائیمە سەیری مەصالح و مەفاسید ئەەکەین. ئێمە ئێستا بۆ نمونە لە زمانی ئەمڕۆی ئێمەدا زانایانە فەرموون تۆ لە هەر زمانێکا بی، بە تایبەتی ئەم زمانەی ئێستاکە دائیمەن لە بینی دوو مەفسەدە دایت. ئەوە نییە تۆ لە بینی مەسلحەتێک و لە بینی مەفسەدەیەکا بی، یان لە بینی عەدلێک و لە بینی زوڵمێکا بی. دائیمەن لە بینی دوو مەفسەدە دای. باشە، مەفسەدەی دەفع یان با بڵێن ئەوەی کاڵێ قاعیدەیەکمان هەیە لە شەرعدا، دەفع با بڵێن ئەکبەر الضەرەرەین، یعنی وەکو چۆن لێ ئەفسیان ئەفسەدەین. ئەوەیە کە تۆ بەراورد ئەەکەی لە نێوان ئەو دوو مەفسەدە. ئایا مەفسەدەی مانەوەی ئێران زیاترە یان مەفسەدەی سەیطرەی ئەمریکا و ئیسرائیل وەک چیان کرد بە عێراق و چیان کرد بە دووەلی خلیج و باشە ئەوەش بە هەمان شێواز بەسەر ئێرانە بێن و ئاسمانی داگیر بکەن و ئاسمانی خۆی مامش بۆ شەرحم برێ. ئاخر ئەزانم پرسیار و جواب چەند کورد بێت تۆ پەیامەکەت گەیان لە نێوان دوو کەسیەت و کابرایەکی موسڵمانی ئێرانت پێ باشترە لە ئەمریکا. بەس ئەمن با بچمەنە ئەو پرسیارێت کە لەگەڵت. تۆ ڕئیسیە لەسەر جمهوری ئیسلامی ئێران و کەسێکی ئازادی خواست کە بانگەشەی دژی ستەم دەکەی. ئەمن بە بەراورد لەگەڵ ئەمریکا واز بێنە حکوومەتی کوردی خۆم رازی نیم، لە حکوومەتی سعودی رازی نیم، لە حکوومەتی ئیماراتی رازی نیم، لە دەوڵەتی ئیسلامیەکان رازی نیم، لە تورکیا رازی نیم، لە هیچیان رازی نیم وەکو رازی بوون، لە ئێرانیش رازی نیم وەکو دەوڵەتێک. باشە خۆکەوە لە ئاس خواست و حەزی منانیە. من حەز بەکە دەوڵەتەکەی با بڵێن خامنەئی وەکو دەوڵەتەکەی عومەری کوڕی خەتاب و عومەری کوڕی عەبدولعەزیز واب وایە. باشە هیچ نمونەی بەس کە وەکو ئەوان نییە ئەمریکا و ئیسرائیلم نا تواز لەوە بێنە. مامۆستا پەیامەکەت گەیشت ئێستا کە مەواز لەوە بێنە شەڕ دەبی و ئەوە جمهوری ئیسلامی ئێران خاچی کوردستانی داگیر کردیە، حقوقی کوردی نەدایە، خەڵک لەسەر بچووکترین شت لە سێدارە دەدا. ئەمە شەعنی کوردی بە ڕۆژهەڵاتە ئەو قسەیە بکەم. من تۆ کوردی باشووری بۆ تو کورد بۆ لەسەر فەڵەستین قسە دەگەی مامۆستا یەک دقە خۆی بە ئەوەی کە فیئەیەکی کەمە خۆی بە معارەزەی ئێرانیە زانێ و خاکەکەی تۆ کوردی تۆ سەبرگە خۆ نابێت تۆ قسەی تۆ قسە نییە لە کوردستانی ڕۆژهەڵاتە بژی کوردستانی ڕۆژهەڵات خۆی بە خۆشبەختە زانێ، خۆی بە ئاسوودە زانێ، خەڵکەکەی شانازی مامۆستا و تۆمەتەی لۆ هەڵدەبەسی تۆ مامۆستای دەیان جار مامۆستا بەوە نییە تۆ لە ئەوروپایی بتەوێت بۆ ئەوانیشی بیبڕی و بیدووری وەکو چۆن بۆ باشووری مامۆستا بوارم دەدەی قسە بکەم.
أفرموا. تدخل لها مش شؤوني فلسطيني مسلمان دكان دسنا سجادة خطبة ددن بو يك دقة با پیامک بگه بو لسميلتك خود که همان ستمی لسرا 50 ساله و بو 50 سال خلق لسيدارة ددري دجيري حقوقي نادرة تقصنا أول تدخلك نا برا تو كردي أوجه مسلماني تو علي نيوان أمريكا وإسرائيل آخر بسيار من دميتيت بقم بتسنيتيك أو بسيارات كردية أو بوستات كردية ما مستا من دميتيت بقم الرئيسية لسد جمهوري إسلامي إيران جمهوري مرقو سيدارية أمن برسياري لتوكم باشا تو رأيتشي برامبر بأمريكا وبإسرائيل ككرديان تاوانو لحفظة وبينجا للريفراندوم ككرديان بشودا باشا تو رأيتشي لسروي كتايسا كرد هيش رقم يكنية نرو قضي روش آوا ونقضي باشور ونقضي روجالات نهيش ونكي هيش قضي يكنية هيش رقم يكنية صفر يشنية لا أمريكا ولا إسرائيل أوان دا صلاة دارن بابلين كوان هاتون جمهورية إسلامية لحفتاونو حاكم ودا صلاة داره بلام إسرائيل وأمريكا بابلين بقيادة أمريكا أوروبا كي تو يعني كردا بشكرا وبوسوار باشو بدا صلاة وببرياري أوان كردا بيا بدولات باشا أجر أوان لدولة دروز كدني كردبونا شاي إيرانيا نأروخان لحفتاو بينجا كل هرسيان بكرد نأينا بوشايكي خوێڕی فارسی ئەوە باشە گەیش پەیامەکە جواب بدەمەوە دەبۆستە با لێم تێک نەچێ باش ساڵی 79 بیان ویستایە شای ئێرانیان نەئەڕوخان قەزەی کوردیان با بڵێن دەوێ ئەوە کرد کوردیانە کرد بە خاوەنی کوردی ڕۆژهەڵات ئەگەر بیان ویستایە پشتیوانی قاسی محەممەدیانە کرد ئەیان کرد بە حکوومەت و وەدڵاتکە کرد بوش بە حکوومەت و دوای ڕوخانیان و دوای ئەوەی کەوا قەرزاری کوردە ئیسرائیل و ئەمریکا ئەوروپایە نەک ئێران و فلان و فیسارەکەس بەو دەرەجەی کە ئەوان قەرزاری باش مامۆستا پەیامەکە ئێستا تۆ پەیامەکە ئەوەیە لە بەینی ئەمریکا و ئیسرائیلە یان بڵێ لە بینی جەزیرەکەی حکم و تەحەکوم و عەقڵ و عەقڵیەت و دین و ئەخلاقی جەزیرەکەی جێفری پستن و لە نەوان تاراندا تۆ کامیان و قبوڵە من بەو پەڕی دین و شانازی و تارانم قبوڵە باش مامۆستا شانازیەوە قبوڵ مەکە ئێران ئەمریکا و ئیسرائیل شتێک بشتێن و هەبوون بکە مامۆستا باشە پەیامەکەت گەیشت مەسلە سەردەمێک دەژین چەند بە کورتیبی باشترە و هەموو جملەکان دووبارەیە مامۆستا ئەمن ئەمریکا و ئیتحاد سۆڤێتی قەدیم و ئیسرائیل و هەر هەمویان تاوانیان کردیە و بێدەنگ یەک دقە تخوا غوتبەیە کرددا قسەمان نەکرد بە ئێمەش پەیامی خۆمان بگەدی شوعی بووی لە هەولێرا دوای ڕوخانی ئەمن شوعی نەبوویمە ئەمن لە ژیانم عزبی شوعی نەبوویمە ڕاز نییە لە ڕاگەاندنی براکەم سەر لە ڕاگەیانەکە بەڵێ لە تەلەڤیزیۆنی عزبی شوعی یەک دقە بۆی خەڵک مەدرسەیەکە سەر بە رووسیا بووە ئەخر باش یەک دقە مامۆستا باشە ئێستاش تۆ ئەلمانی سەر بە هەمان مەدرسە و دەتخوا لێم دەگەڕێی مامۆستا جواب بدەمەوە تۆ مامۆستای تۆ مەیکە هەرا مەیکە ئەو بابەتێک دری بکەین گفتوگۆ بکەین یەک دقە قەزیەکە یەکسەرە بێیتەوە لە باسی شەڕی ئەمریکا من ئەگەر کوردەکانی ڕۆژهەڵات شۆڕشیان کردووە دژی جمهوری ئیسلامی ئێران و من ئەم پۆستەم نووسیوە تۆ حەقی خۆتە ئەگەر لەگەڵ هەرێمی کوردستانە شەڕ بێت تۆ حەقی خۆتە ئەگەر لەگەڵ ڕۆژئاوادا بەحشەڕ بێت تۆ حەقی خۆتە تۆ ئێران ئالەم شەڕەی سووریا و مامۆستا بوارم دەدەی وەکو مامۆستایەک سووریا و ڕۆژئاوا پشتیوانی پەکەکەی کردووە و پەکەکە پشتیوانی هەسەدەی کردووە و هەسەدە لە دژی سووریا مامۆستا خۆ با تێکگیری بگەین با دیالۆگ بێ یەک دقە یەک دقە ئەخکاکە وا ناکرێ بە جددیمە وا ناکرێ مامۆستا تو مامۆستای یعنی لێگەڕێ یعنی پێویست ناکە یەک دقە ئەتو پرسیارەکرد لە من کردێک من هاتیمە پرسیارە لێ بکەم
من ئەڵێم ئەو دەوڵەتە داجی زلهێزانە هەموو تاوانبارن کەمتر خەمن یەک دەقەت خوا مامۆستاخر ئەنگۆ یەکێک لە کێشەکانتان ئەوەیە نازان دیالۆگ بکەن هەر دەتانەوێت غوت بدەن خەڵک جێ بداتێ ئەختاکە ئەو زمان و ئەو هەراوریان ناکرێت بە قوربان ئەوە چ وەسیلەکە فێربوونە یعنی ناتوانین ئەمنت و دیالۆگێک بکەین ناتوانین دیالۆگێک بکەین دەسەبر بگرە با جواب بدەمەوە تۆ خاوەن بە مەدرسەیەکی خاوەن بە مەدرسەیەکی بە قورباندا تەحملتان هەبی ئاخر تو بێدە سەڵاتەوە چیە دەتەوێت ئەمن گوێ لێ ڕابگرم بەگەی خۆت نا ئەمە فرسەتە لەگەڵت ئێستا باسی ڕۆژئاواژ دەکەم باسی بەست خوایەک دەکەن عزیزەکەم تۆ گوێگرە ئەسڵی پرسیارەکە دەڵێ تۆ پرسیار لە مامۆستایەک و زانایەکی ئاینی بکەی پێت وابێ هەڵەیە ئەگەر لە شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل من تێگەیشتم ڕاستە ئەمە تێگەیشتم نا ئەوەش کارەساتە ئەوە کارەساتە مستەوای عەقڵ ئەوەنەدا بەسیایە بەو جۆرە نا مامۆستا با ڕێز لە یەکتر بگرین ئەگەر شەڕەکە دەگەڵ لە نێوان کوردانی با ڕێز لە یەکتر بگرین لە گفتوگۆ مامۆستا من حەزم لە تو نییە یعنی لێ نییە چکە و شە بریندارکەر هەموو کەس پێی دەکرێت بڵێ و ئەمە گفتوگۆ دەکەین ناخۆش نییە یەک دەقا بەڵام مامۆستام با جوابی پرسیارەکەت دەمەوە بەڵام ئەمریکا و ئیسرائیل نەهاتوونە کورد چیمیا باران بکەن ئەنفال بکەن ئەو چار دەوڵەتی یەک دەقەت خوا یەک دەقە مامۆستا چار دەوڵەتی داگیر کرد چار دەوڵەتی داگیر کرد 100 ساڵە یەک دەقە بانەوە پێم الحكم لله ئەوان داگیرکەری کوردستان ئەوان لەسەر کوردبوون خەڵک دەخژن وەڵای بە ویژدان بڵێن ئەمریکا خەتی 36 دانایە ئەمریکا لێی نەگەڕا ئەو داعش و شانە بێتە کوردستان داگیر بکە لە قەزیەی یعنی لە هەموو شتێک ئەوانە دەوڵەتانە باشتر بوونە لەو چار دەوڵەتەی کە هەویەی ئیسلامیان هەبوو وەکو خاڵک دوو مامۆستا تۆ حەماست هەیە هەمان ئەو پۆستانت کرد لە بۆ ڕۆژئاوای کوردستان کاتێک ئەو چەتە جۆلانیانە هوجمی سە کوردستانی ڕۆژئاوایان کرد هەموو کورد هاتە سەزادەیەت و چت کرد بۆیان پرسیارم دیەکەی جواب بەمەوە بەڵێ بەست خۆ ئاوڵدەین با بە غود بە نەبی ینی ئەوە چەند کورتم خودبی خوێنەر و بینەریش زیاتر چێژی لێ دەبین یەکەم کارتاگرێت بەڵێ ئەمە جارێ عەدل و ئینساف نییە خۆ خەڵەتاندنیشە لەگەڵ ڕێزمدا تۆ ئەمریکا من پرسیارەکەم لێ کردی ئەو هەڵوێستەی لەسەر ئێرانە چی داگیرکەرت هەیە لەسەر ڕۆژئاوا هەتا لە ساڵی 89 ئەمریکا کۆڵم پاوەڵی ئەو کات لە کۆنگرێزدا هەتا فاروق ڕەفیق لە پاکس ئەمریکانە باسیەکە لە نامیکەکەیە ئەڵێ کۆڵم پاوەڵی یەکەم کەس بوو کە معارض بوو کە ئیدارەی حکوومەتی عێراق پێوتیەوە شەئنێکی داخلیە لەسەر مەسەلەی کیمیاباران ئەمە یەک دوو مەسعود بارزانی خۆی لە ڕۆژنامەی حیاتە مقابلەی کرد وتی هیچ وڵاتێک ئامادە نەبوو تەنانەت ڤیدۆکانی کیمیاباران مامۆستا منتەهین هەمومان منتەهین ئەڵێن ئەمریکا و ئیسرائیل بێدەنگ بوونە تاوانیان کردێت چەچیان فرۆشتیە بەس ئەوانەی 100 ساڵە کوردە چەوسێنەوە ئێران و تورکیا و عێراق و سووریانە هەویەی ئیسلامی بە ناوی ئیسلام بە فەتح یەک دقە ئاخر ڕەزان چیە با ئەمە بابین سەیریکە بزانە خۆ تۆ پرسیارکە من جوابم نەدایتەوە گرا ئاخر بە ناوی فەتح بە ناوی ئەنفال بە ناوی لە تورکیا لە سووریا هەمووی بە هەویەی ئیسلامی دێ کورد لە ناو دەبات و مەلایەکی ئاینی یەکێک لەو مەلایە دەگمەنانەی هەڵوێست لەسەر کێشەی گەلەکەت نییە بەس دەچی هەڵوێست لەسەر ئێرانێکی داگیر کرد ئەمنە پێ دەڵێم لەسەر ڕۆژئاوا چت کردیە ڕاچیە لەسەر خامەنەئی و ئەردوغان ئێستا بە بەڵگە پێ دەڵێم لەسەر مەسئلەی ڕۆژئاوا من موقیفم چۆن بووە سەیری فەیسبووکەکەم بکە ئەو فەیسبووکە مامۆستا مەلا کامەران عەلی بەڵێ لە نۆی یەنایەر لە نۆی یەک بەڵێ 5 و 13 دقە بزانە چۆن باسی جۆلانی و دڕندەی جۆلانی ئۆردۆغانم کردووە چۆن باسی مافی ڕەوا و بەرگریکردن و دیفاعکردن لە خاکی ڕۆژاوان کردووە ئەگەر ئینساف وە بێعەدلت هەبێ ئێ باشە دەست خۆش ئەگەوت کرد بێ دەست خۆش
ئەی ڕێی لە سەخامنایی چییە؟ عیبە ئەوەندە شەهامەتی نەبێ سەیرێکی پۆستەکان مامۆستا من لە پەیزم بەخۆ دەزانی پەیز ناکرێ بەس یەک دەقە ڕێی چیە لە سەخامنایی ڕێی چییە لە سەخامنایی موقفی تۆ بزانم لەسەر قەزەیە چۆن سەیری پۆستەکانە ئەی بۆچی بۆیلەکەی ئێران کردو عام بۆ ئێران کردووە سەیری پۆستەکە بەخوا بۆیان ناردم مامۆستا بۆیان ناردم باش ئەی ڕێی چییە لە سەخامنایی ئەوە بەدەمەوە دروست کرابوو ئەی نابی خۆ تحقیقی بزانین لە ناناخ پەیجی تووە پەیجی تووە نابزانی موقفی ئەمما مۆسا کامەرانە لەسەر موقفی ڕۆژ ئاوا چۆنە لەسەر ئەحمەد جۆلانی نەنا من مەوزوع هاتە پێش مەوزوع هاتە پێش ئیتر بێگومان گفتوگۆ دەکرد بەس مامۆستا ئەی ڕێی لە سەخامنایی چۆنە خامنەیم پیاوێکی پێ موسڵمان و پیاوێکی پێ قائیدێکی دەوڵەتێکی ئیسلامیە و پیاوێکم پێ قۆنەرەکانی هەزار هەزار ئەوەنەی پێ ترامپ و ناتەنیاهۆ و ڕوئەسا عەرەب کە خۆیان قەیماکەنا بەس ئەوی ژۆچی ئەردۆغان وەچی ئەردۆغان کورد دەچەوسێنتەوە وەچی جۆلانی کورد دەچەوسێنتەوە کورد دەچەوسێنێتەوە لە هەموو شوێنێکا کورد دەچەوسێتەوە هیچ کەسێ بەقەدەر ئەمریکا و ئیسرائیل کوردی نەچەوسان دەکەتەوە ئینتیما بۆ ئەوانەیە حەزەکەی نانا ئەمن ئینتیمام نییە ئەمن ئینتیمام نییە سەرزیرەی وەکو ئیبسن و ئەوانە لەناو ئێرانە دروست ببێ خاک ئێران خاکی نەمێنێ مامۆستا بەویژدان بڵێ ئەزانم ئەمنی ژۆکو تو دژی ئێپستنم دژی پستنم بەس یەک دەقا بەس ئەوەیە پستنی فەزع کرد شەکانت ئاوە کاتە ئاشەوان تۆ لەسەر مەسەلەی ئێران نانا من دژی داجیکەرانی کوردستانی خۆزگا من پۆستێکم بکردایە لە دژی ڕۆژ ئاوا تۆ پۆستەکە و بێنامای قسە لەگەڵام ئێستا باشە تێگەیشتین دەستخۆشیشمان لێ کردی وتمان دەست خۆش بکە مەت حوسەنای ڕۆژاوات کردیە دژی ئەردۆغانی بسەتەی ئێران لە کاتێک ئێستا من پارتی بەیانی چەندێ معارزم لەگەڵ پارتیا چەندێ معارزم لەگەڵ یەکێتیا بەڵام کاتێ بێ لەگەڵ تورکیا شەڕ بکا کاتێ بێ لەگەڵ حەشتی شەعبیا شەڕ بکا کاتێ بێ ناچم لایەنگری ئەو بکەم تێگەی ناچم دژی قوارەکەی خۆم بم دژی کیان و قوارەکەی خۆم نیم حەزەکەم گۆڕانکاری بە حەزەکەم لە دەسەڵاتان نەمێنن بەڵام خۆم بەدیلەکە بم میلەتەکەی خۆم بەدیلەکەم بێ باشە معارەزەیەکی پەسەند و ڕەسەند بديل بين نكش تحشد شعبي بين هؤلاء حكم بكا ولا سليمانيا حكم بكا اما دوشتي زور جياوازه من كاتي رخنا لها سدا بقرم يعني دجي قضيه كرديين للروح واي راستا نعم راستا بلا رخنا بارتي يكيتيا جرين بلام دجي قواريها اليمين واي تركيا بقواريها اليم داقي وتانا تقول من سياتر هواركي لدجي داقي كاري تركيا لدجي داقي كاري ايران باشا كلكاتك تولى من سياتر لو في معارضه بارتي يكتيش بي باشا من او حقا او انصافه بخو مدام كلام قادر نادر هادشي بيدجي قوارير يمي كل ثانيه دجي سياسه بارتي يكتي دجي منها دجي بلا ما مستا يكسيار اما من ناچم دژی دەوڵەتی ئێران بوەستم لایەن گری لە چونکە بۆ شتەکەوە نییە یعنی بابەتەکەەوە نیە بڵێ سێ جیهاتن دیفاع لە جیهەتی ناوەڕاست بکە جیهاتەکە ئێران و ئەمریکا و ئیسرائیلە لەلایەک و ئیسرائیلیشە حەقیقەتەکە خۆی هەموو کەسکەزانی هەدەفی ئیسرائیل چییە دووهەمینیشیان ئێرانە من لە بینی ئێران و ئیسرائیلدا خۆی پەروەردگار پێمە فەرمێ بۆ نییە بێلایەن بی هەر نایتوانم بێلایەن بم هر ناتوانم بێلایەن بم یعنی ئێرانیش مامۆستا دەتوانم ئێتاوە تێگەیشتین مامۆستا تو لە ڕوانگەج بەس ئەمەش مەجالمان بدات بەس بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەکا بوو بەڵێ باشە ڕۆم و فارس بوون بە شەڕیان ڕۆمەکان ئەو کات ئەهلی کتاب بوون فارسەکان مەجووس و مشریک بوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پشتیوانی دوعای بۆ ئەوە کە خوای گەورە ڕۆمەکان سەرخا بەسەر مەجووسە بۆ فەرمووی لەبەرەوەی ڕۆمەکان ئەهلی کتابن خاڵی ئەو بەشیان لەگەڵ منە زۆرە مشریکەکان بە پێچەوانەی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵام دیفاع و بەرگریان لە مەجووسە کرد دوعایانە کرد کە مەجووس سەرکەوێ باشە سورەتی ڕۆم بچۆز لە قورئاندا کە سورەتی ڕۆم ئەلیف لام میم غلبت الروم في الأرض ومن بعد غلبهم سيغلبون أو خواي برجع مجدبة بيغمرة دع الصوم عليه لم شراء أي محمد الله خوش به عالم شراء كفارس بابلين برديوتيون لعين ديكي نزيك أو قائد هو بيغمبر قائد ما مستدد وانم جواب التموى يك دقة
مامۆستا تخوا با دیالۆگ بکەین ئێمە ئەزانی چیە تۆ ئەگەر لە ڕوانگەیەکی ئیسلامیەوە لێک دەدەیەوە مافەچی خۆتە دیفاع ینی ئێرانت خۆشتر بووە یەک دقە نانەخوا باشە باش مامۆستا مەفهومە تخوا مامۆستان گۆ مامۆستان یعنی بێنە دەسەڵات کو مەجای کەسێکی وەکو منی ڕای جیا دەدەن يعني او دبي مجالم بدي تو دەسەڵات داری لە من معارضم لا شو دەسەڵات من نمونە لۆ دەینمەوە ئێستا ئەمە گفتوگۆ دەکەین مەجال بدی تۆ لە مەدرسە ئەمریکا و ئیسرائیلدا تۆ لە مامۆستا ئەو تۆهمەتانە چییە لەو خەڵک دروست دەکەن من خاوە ئۆپۆزیسیۆن من خاکداگیر مامۆستا جوان نییە نێ یعنی ئەدوو بە کۆ مامۆستای تۆ بەو تەمەنەوە چۆن ئەو تۆمەتە لەو من دروست دەکەی لەو لادەرێ شوعی لەو لای نەکەنە شوعی بوومە تێم دەگەی ساڵێک لە تەلەڤیزیۆنی ئازادی و کارمەندش سەربەخۆی شم کردیە لەولا تۆمەتی شوعی دەدەی لەولا سەر بە ئەمریکا و ئیسرائیل یعنی ئەنگۆ دەبی گفتوگۆ بکەن لە جیاتی ئەو تۆمەتانە ئەوە یەک دوو نانام شانازی دەکەم و حزبی شوعی دۆستیان بووم و مێژووی با و باپیرانی هەمووشمان شوعی بووە نمونەی قوربانی دانیش بوونە مێژووی با و باپیری من و توش وەنیا یعنی زۆرترین قوربانیشیاندایە ڕێزیشان دەگەن بەسە من هەو نەبوومە من کابراایکی سەپی کوردستانی بووم بەڵام ڕوخانی کۆماری مەهابات و دەوڵەتی کوردی لە باشە چه ئەزمونێکی حکومڕانی ئیسلامی باشتر هەیە مەدرسەی رووسیا مامۆستا بە پرسیار وەڵامەکەشی ئەوەش دەمەوە ئەزان چێ شەسەکان و شوعی بووی ئەیت بۆ ئەوەی تۆ خیانەت نییە بۆ ئەوەی من دووە ڕۆژێک لە ڕۆژان مامۆستا ئینسان تخوای قەوس یەک تۆ ئەگەر ڕوانگەچی ئیسلامی تێ هاوکات ڕوانگەچی کوردیش تێ تۆ کوردی لەو ئێرانەی 50 ساڵە حکومڕانێتی هەیە بە سەدان هەزار کورد لە سێدارە دراوە مافی کورد نەدرایە بۆ ویژدانت بۆ کوردە یعنی تۆ ئێستا مەلایەکی یەک تخوای قەوس مامۆستا با گفتوگۆ بکەین مەلایەکی بەعسی ئەو دوعایی بۆ سەدام بکردبایە بە خائینت لە قەڵەم نەدەدا ئێستا ئەنگۆ بۆ مڕاعەتی 10 ملیۆن کورد ناکەن دەوڵەتی ئێرانیان قبوڵە پشتیوانی معارزە و پۆسیۆنی خۆیان ناکەن تۆ چی داوە لێرەوە لەم دوورەوە من چیم داوە لەم دوورەوە من هاوڵاتێکی کوردم ئەو شتانە نییە لایمە ئەمە بۆ چوینە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات فەرقی چییە یعنی جۆلانی و خومێنی فەرقی چییە مامۆستا جۆلانی خومێنی ئیسرائیل و ئەمریکا و ئێراندایە یان شەڕ لە نێوان کوردی باشوور و هیندایە لە نێوان کوردی باشوور و ڕژەمی بێلایەن دەبین کاکەمە بێلایەن لەو پۆستە ئێ باشە مڕاعەت ئەوە ناپاچی مامۆستا کامەران ڕای جیا جودە لەگەر ناپاچی حقوقی خۆی بکە ئامادە بێ قوربانی بدا حکوومەتی ئێران ئامادە نەبێ بیداتی ئەو ڕۆژە دیفاع لە کوردی باشوورەکە نەنە تو کوردی ڕۆژهەڵات ئێستا ئەتو دێی ئێستا مەلایەکی بەعسی مەلایەک لە باشوور دوعای بۆ سەدام بکردبە یان دوعای لۆ بەعسیەکان بکردبە لە بەرامبەر ئەوە قەنەعەتە ئەویش ناڵێ قەنەعەتە بە ناپاکمان لە قەڵەم نەدەدا ئەوەی توش لە بەرچاوی کوردی هەموو کوردێکی کوردستانی بەو چاوەیە مامۆستا تۆ دەتوانی ئەنی خۆ فەرز نییە لەسەر قسە بکەی یەک دقە هەزاران مەلای کورد هەیە لە ڕۆژهەڵات وەکو تو قسەی نەکردیە تۆ بۆ دەی پۆستە چیوا دەکەی کە ئێران داگیرکەرێکە کە بە زەبر و زەنگ خەڵک دەکا فەرقی خومێنی و فەرقی خامنەئی و جۆلانی و ئەردۆغان چییە مامۆستا ئەلو دەنجی ئەو نیە فرسەتە مامۆستا کامەران لێرە نییە با ئەمە قسە بکەین هاوڕێیان قسەی مە لەوەیە ئەگەر بلایەنە ئاینەکەش مامۆستا کامەران کە دەینتەوە بەڵام کاکەەوە کووردە ئینسان کو دیفاع لە سیستەمەکی وە مەرگ و سێدارە دەکاتن کو دژی نابێتن ئەوە قەپاتی کرد لۆی دەکەمەوە کورد ئەو دەکە یعنی ئەوە ناپاچیە ئینسان ئەگەر پێگەیەکی ئیسلامی هەیە کە ئێران دەوڵەتێکی ئیسلامی جوانیش نییە نمونزەرێکی جوانی پیشان نەدا لە بواری ئازادی کە خۆی پێ ئازادی خوازە لە بواری نیشتیمانی مافی نەدای چۆن دێ نمونەیەکی دیفاعی لێ دەکاتن
کاکە بێدەنگ دەبین دووستە من بەرامبەر یەک ڕاوەستانە بەس ئەوە دەچی دیفاع لە ئێران دەکە و ئەگەر دژی جۆلانی و ئەردۆغانە دەبێت دژی خامنەئیش بێ فەرقیان چییە؟ خامنەئی و سەدام چییە؟ وە چیەک کاکە فتوای خومێنی لۆ قەتڵ و عامی کورد فەرقی چیە لەگە ئەنفال هەر یەکێک بە هەمان شێوە نەبوو هەڵ ناگری مامۆستا هەڵ ناگری باشە هاوڕێیان ئەمە چ بکەم من ئاوڕیان یەکش دەڵێم خۆشە گفتوگۆ بکەین خۆشە دیالۆ بکەین حتا ئەوە کە لە لای من ناستەخانەی دیموکراتی گفتوگۆ بەڕاستی هەندە شت ئێمە دەبی پرەنسیبە مەسەلەی ئەوە ناپاچیە من بە ئاشکرا ئەوەی مامۆستا کامەران ناپاچیە ئەنی مەلای هەست بریندارکردنی 10 ملیۆن نەک 10 ملیۆن کوردی ڕۆژهەڵاتە 50 ملیۆن کووردە و ڕژێمی ئێران ڕژێمەکە لە ناو هەموو کۆمەلگای مرۆڤایەتی قێزەوەنە لە پێشێلکاریەکان لە سێدارەدان لە پێنەدانی مافی گەلان من بۆ بێم خۆم پێ ئازادی خواز بێ بچم دیفاعی لێ بکەم لە چییە لە شەڕی ئەمریکا هەر بەلای کەم کاکە ئەوە من تەدەخل ناکەین بەس ئەوانەیە دەیکەن بەڕاستی پرسیاری گەورە لەسەر ژیان و بانگەشەکان مرۆڤێک ئازادی خواز بێ دەبێت دژی هەموو ستەمەچی بیتن بە ئەمریکاشەوە بە ئەمریکاشەوە ناکرێت تۆ دژی پستن بی بەس دژی داعش نەبی کە ئەو هەموو مناڵی کرد تۆ دژی ئەمن دژی لەگەر مافی گەلانی فەڵەستین مافی گەلی فەڵەستیندام بەڵام ئەم لۆ میلەتەکەی خۆم دەکوڵێم لۆ میلەتەکەی خۆم زیاتر دەکوڵ بە ڕێزان مامۆستا کامەران پچرا وەکو گوتمان و کارەبای بڕات دیارە وتەیەکی کۆتایی هەیە دەمەوێت بەخۆی بڵێ بۆ ئەوی بە هەڵە شتێ نەگەن فەرموو مامۆستا کاک قادر من ڕۆژی نوێی مانگ ڤیدۆکەم بڵاو کردەوە ڕۆژی نوێی یەک ڕۆژی 20 مانگ جەماعەتی ئۆپەراسیۆن هاتن لە ماڵا بردمیان بەڵێ بۆ تویان گرت بەڵێ بۆ چیان گرت بۆ چە تویان گرت جەنابەت بزانە سەیری کە من وەکو مامۆسایەکی ناڕازی وەکو کەسی مامۆسایەکی ئاینی دیار تۆ ڕۆژێ ڕۆژان پرسیار تەلەفۆن بۆ من کە بڵێ مامۆستا کامەران تۆ بۆچی گیراویت با تەلەفۆنم لۆ بەرپرسێ کردوتم نەسچە گرتستان بڕوا وتیان وەڵی سە پێم خۆش نییە لێرە داوای لێبوردن دەکەم خۆش نییە بەس بڕوا بکە بە دوات چۆنم کرد مادەیەکی قانون بەڵێ ینی کەەوە بگوتم هیچ پۆستە چی نەکردیە هیچ لێدوانەکەم لێ نەدیتە بۆ گرتیتان یعنی ئەوە مەسوولامنیەکە جێ لێیە بارحاڵ بەڵێ باشە هیچ موادێکی قانونی هەبوو منی پێتۆمەتبار بکرێن بڵێ کاکە وەکو مەلا فڵانە کەسیانەوە مەحکەمەوە حاکمەوە ڕەتی کەفیلکردنەوە هیچ شتێکە بوو هیچ بیست نا شتە شیوا نەبوو هەردووکتان ینی شتە شیوا بەو دەرەجە نەبوو بەس بەهر حاڵ هەڵوێست مامۆستا بەڵێ بچینە سەر ئەوەکە ئەو پەیامەی کۆتایی چ بوو بە خۆت دەزانم مسکە بە جەنابەت بڵێم ئەوەیە کە مەسئلەی ئێران لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیلدا پرسێکە ئێران لە بەرامبەر کووردا پرسێکی ترە باش بەزە تو مەلایەکی کوردیشی ئەتو مەلایەکی کوردیشی هەموو کەس مووقفی منە کە لەگەڵ کە کاتێ ئەحمەد شەرع جەماعەتی تەحریری شام کە هاتنەوە سووریا دژی بەشار ئەسەد و دژی درۆزەکانیش هەموو کەسە مووقفی منە زانێت لە لایەنگیری ئەحمەد شەرع سوپاکەی حکوومەتەکەی وایە جەنابیش دەزانی بەڵام کە کاتێکەیشتە باسی ڕۆژئاوا کاتێکەیشتە باسی ڕۆژاوە بڕۆ سەیری مووقفی من کە بەس مامۆستا زانین چێ لە ناو ئیسلامیەکان یەکە و قەوز بدەم دووبەرە هەیە بەرەیەک هەیە دژی تورکیا و جۆلانیوانە بەرەیەک شێ لەگە ئێرانە تۆ ناکرێ ینی یەکێک بکوژێ لە سێدارەدان بە گولە بێیان بە پەت بێ کوشتنە لە ناوچوونە ئێران بیکە یان ئەوە بیکە تۆ دەبێت دژی هەمووانی خاستن هەویەیەکی و پۆزیسیۆنیت هەیە بەڵێ جناب دەڵێ لە کولی حادیثین حەدیث بۆ هەموو ڕووداوێک حەدەثی خۆیە من جا کاتی خۆی قەت دژی ئێران هەڵوێست دەربڕیە ئارە وەڵڵی ڕاتچێ لەسەر خامنە وت پێتەڵێم خامنەیی پیاوێکی مسلمانە عالم و زانایەکە و قائیدێکی مسلمانانە ئێستا ئەی خومێنی بەس پرسیارەکە مامۆستا گەیشتم من ئەهلی سونە من لە ڕووی مەذهبیەوە تێبینیم لەسەر مەذهبی شیعە بە گشتی هەیە
باشا هەر وەکو چۆن ئەوان تێبینیان لەسەر ئێمەیە بەڵام بە ئەهلی قیبلێ زانن بە مسڵمان مامۆستا ئەی ڕێی چیە توخوای قەوس پرسیار دێتە دروست دەبێ خەمە ڕۆژنامە نووسواینە ڕێی چی بوو لەسەر ئەو فتوای خومێنی لەسەر کوردیدا بە ناوی ئیسلامەوە وتی چی ئەی ئەو فتوای دەکرد کە کوشتنی کورد حەڵاڵە لە 1970 بیان 1970 لە تشیلعادی بۆم نقڵ کە بزان من ئەمە یەکەم جارمە ئەم قسە لە دەمی تۆ بسم چۆن خومێنی فتوایدا لە بۆ کوشتنی کورد بە چ فتوایدا بەخوای گەورە من ئەوە یەکەم جارە یعنی فت نەتزانێ مامۆستایەکی ئەنی ئەگەر خومینی فتوایدا بەگەر عومەری کوڕی خەتاب زیندوو ببێتەوە ڕەحمەتی خوای لێبێ ڕەزا ڕەحمەتی خوای فتوای وا بدا فتواکەی شەرعی نییە بە هیچ جۆرە ڕەوای ناکە نا ینی ئەوەنەش کورد کوشتیان کردیە ئێران بە فتووا تورکیا بە ئیسلام کووردا و بەش بووە لەگەڵیدا و شۆڕشیان کردو پێکۆ دژی ڕوخانی شای ئێران بەس ئەو هەمووی هەژنۆمان جیخایان دوای ئەوە 50 ساڵە کورد دەچەوسێنتەوە کاکەی جان فتوان نییە وەکو فتوا بڕواکە فتوایدا مەشهورە فتوای ئێران کورە مامۆستا کو دەبی ینی متەڵە نەبی لە سەهەندێ تۆ گوێگرە برای باوکم معارەزەی ئێرانی کە کورد دروست بوون شەڕیان بووە لەگەڵ دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێرانە هەر وەکو باشووری کوردستان چۆن لەگەڵ سەدام حوسەین نابوویەتی باشە جا قەزیەکەیان چی بووە معلومە کە لەلای خۆیان قەزەیەکی نیشتمانی و نەتەوەی و قەزەیەکیان هەبووە باشە ئەمە ئەوەی کەوا من کە لە وەکو فتوا لە کتێبێکی شیعەکانە ببیسم لە خۆ جارێ لە خودی ئیمام خومینی خۆی من هیچ قسەیەکم لەسەر ئیمام خومینی چکە لەبەر دەستەدەمی ئیمامی خومینیە من هەر نەبووم من با تۆ باس قەیناک خۆ عمرت هەروەشی عمری مێت خۆ معقولە کە مامەلایەکی ئاینی ئەگەر فتوای خومینیەوە بووێ نە دینە و نە شەرع و نە پابەندیشم پێ بەس بووە دەستور لە ناوبردننی کورد بووە دەستور بووە ڕێگای جمهوری ئیسلامی بەڵێ فتوای خومینی بێ هەچە من ئەمە یەکەم جارمە لە توێ بیستم ئەوایە تۆ بووتە لە فڵانە کتێب و فڵانە نووسرا خومینی برا مەشهورە بە ڤیدیۆ هەیە بە ڤیدیۆ هەیە و زۆریش لەمان عالمتر و زاناتر بۆ پیاوێکیش بە تەنانە من لێ بیستۆتێتی لە شوێنێکە سونەیەک و شیعەیەک وێستان تا سونەکە وەسابێ نابێ شیعەکە پێشنەژی بکە کۆ مامۆستا ئەتو مامۆستای خەسەکی ئازادی خوازی جملەیەکی واتیە سەدام 1000 پۆزتیڤی وای هەبوو بەس مجریمی گەلی کوردە مجریمی ئازادی ئینسانە منش وەکو بیستن ئەمەم بیستووە لە خامنەئیم بیستووە کە ئەوە خۆی زیندووە کە ئەو کەسانی کەوا سوکایەتی بە دایکی ئیمانداران و بە هاوڵانی بەڕێزی پێغەمبەرەکەن شیعەنین و ئەسڵان مامۆستا چاوەکەم ئەتوو ئازادی خۆت پێ ئازادی خوازە کو دەکرێت دوو جملە کورە بابە هیتلەر بە هیتلەرادی خۆی پۆزتیڤی هەبووە بەس ئەتوو سەیری سیاسەتی گشتی شتەکەی دەکەی ئەمە باسی ئینسانەکەین باسی مەلایکە ناکەین بەڵام تۆ کاتێ بەراوردی پێم ئەڵێ کاکەگیان خامنەئی ئەگەر خامنەئی لەگەڵ عومەری کوڕی خەتابا بۆم دابنێ ئەگەر لەگەڵ ئەمەدا بۆم دابکەی بەس ئەوانە 50 ساڵە کورد دەچەوسێنتەوە خامنەئی مامۆستا خامنەئی 50 ساڵە کورد دەچەوسێنتەوە تۆ کەسەکی کوردی بابەگیان کورد ئەچەوسێنێتەوە قەزیەکە ئێستا بابەتەکە خامنەی بابەوازمان لەو پرسیار هێنا تەواو پەیامی خۆت گەیان لە ڕوانگە ئیسلامیەکەی بەس تۆ کوردیشی کورد بەدەر لەوەیەک ئینسانێکی ئازادی خواز دەی لە بۆ من قسە دەکەی بابە ئەو سیستەمە دیکتاتۆریانە هەموو یەکن شوعیەک بێ ئیسلامیەک بێ ئەمریکا بێ هەمووی تۆ دەبێ ئیدانەی بکەی بەدەر لەوە تۆ کوردیشی بەڵێ جەریمەیەکەکەم بەس پرسیارێک من لە توێکەم تۆ ئیسا ئەم شین و ڕۆڕۆیکە بۆ لە دژی ئێران و بۆ بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلەکە نانە بۆ بەرژەوەندی ئەمریکام کردی ئەم ئەڵێم چۆن دەکرێت مامۆستایەکی ئاینی بێ دیفاع لە داگیرکەرێک بکە کە کوردی چەوسانتەوە ئەمنت دیتێ مەدعی ترامپ بکەم 50 پۆستم لەسەر ترامپی کردیە ئێستا قەزیەکە قەزەیەکی ترە قەزەکە کورد و خامنەئی قەزەکە کورد و بەس قەیناکە مامۆستا دەسەڵاتدارێتی خامنەئی و خومینی و حکوومەتی ئێران نییە ئەگەر ئەو قەزیە گەیشتە ئەو کاتە با من نمونێ بۆ تۆ بێنمەوە من کاتی خۆی پێم وتی نەتێشتەواوی کەم ئەحمەد فەرع کە کاتی هات دژی بەشار ئەسەد شۆڕشەکەی کرد و سووریایان ئازاد کرد
من رأيك ترمى برامبر بأحمد شرف بلان بو كبو بو بقضي روش أو رأيك ترمى برو بو قربو فيديو إيه باشا دەست خۆش بی دەبی مەلاوابی دەست خۆش بی عبد الله حسن زاده كبر برسي كمي حزبي ديمقراطي معارضة إيراني على إيمان ما نبي دولة كمان وكو دولة عراقي دبيت كاو كاوي عاقلة بابا تو حقد لو نبي ما مستا حقد لعبد الله حسن زاده ما بي لأوزلان نبي لمسعود بارزان تو كابراچی كردي ستم لكرد 50 ساله دكري ستم لإنسان دكري لإيران هلو ماوي 14,000 كس شهيد بو ولا براوي خوب شانداني كري آخر چون دكري ملاچی عيني بجيري لو ستم بكا تو قرا استا من بوست مودجي إيران كون ما وستوس كدبه هاد بلاي كم بيدنگ بين نابي ايتوبو بيدن نابي ايتوبو بالتلفون بو منك الى صدق ام بيمنا نخوش ملاياتي كربي دفاع يعني ما مستمن دم يك نمونة في بليم ملايك دفاع لجولاني دكا بتخوى ما مستبعو ملايك دفاع لجولاني دكا هيت فرقين يلا قد ملايك دفاع لخامنائي دكا اتو مدعو سناي خامنائي دكا ايه هوار خامنائيك او خولك او الرابع ايه ده فرقتي ايه وانا باتشيا ما مستا وانا باتشيا او كو ملاك بي مدعي صدام بكا تسي بيدالي ملاك بي مدعي اردوغان بكا بلا اجا صدام حسين امرو بوايا برامبر بامريكا واسرائيل استابوايا من مدحي صدام حسين ايه اوش ناباتشيا اوش ناباتشيا صدامش دجا كردا دجا انسانا ايه هموي غلطة براكا موت بيامك هتانا منال بوم كمان منال بوم ام امريكا واسرائيل يستاك اي بينم يستاك او كاتب وايا من دش امريكا واسرائيل بابا ما مستت دنياي سياسة دوانابي تو كاسة ازادي خوازي تو دبيت بابا دجي امريكا با دجي ترامب با بلام هاوكات تسبلبو او داجي كلمة دا بلاي كم اگا دجي وانيش نابي خلشي ازادي خواز دجي ملايكا وتسون در الارقي دج منا كم دتما سنگري اوي او زور غلطة او ناباتشيا باشا امرو تنادو سنگره كورما مستخو خو بزور من كلاشكوف الا سنيه بلا الا دبي موقف در بري هر بيدنگ بن بالي لا توانم بيدنگ من دينم رقم تنادا بيدنگ ادي ملتكت ادي ملتكت ادي ملتكت ملتكش من قازانجتي ك باشوري قازانجي 50 ساله قازانجي لايران كرديا ما مستا دفاع الامريكان كان بس 2 ساله لجر سيبري امريكا و زنابت بازادي قصدكي بس 50 ساله لجر سمي ايراني امتي قازانجك ما كل داقي كاري عراق والله لو كرت او خاتي سي شوشه دروز بو 2 ساله دفاع تاني دكري لو خرابه ما مصاو هريمي كردستان او حقوق كردايا والله زور قازان سمعك لو بيوجدان بي اولا قلت داينا همو ما متهين كسب ليلو بارتي سيستما كالي ندايا باشا ما مستا بيامكت جيشت إسرائيل مني كربة دولة أمريكا مني كربة دولة اشتوانية كم إيراني برو خينبوي هالرسولات كرسام كابة دولة إيما أجركم أمريكا وإسرائيل اشتوانية ممكن الريفراندوم كا بوتشينا أبوين بدولات ما مستعود زي الرخنان أو كسناها تتسبلبوا أمريكا وإسرائيل أمن ضلهم شون ذكرين ملايشي عيني بيتن ما مستا ملايشي عيني بيت تسبللو دا جكرتشي يبدا دعاي لوكا أمريكا نعم كي وزير دري أمريكا كهات ومصر برزاني لكات الريفراندوم كان يخندوا شي تيابو بشتواني كردي تيابو بو بسر بخوي دولة تقريبا أري والله وتنابي أو الريفراندوم بكن نا إيه وتدو سال تأخيري بكن مسعود بارزاني أو نابات شي كرت وتدو سال تأخيري كان أو دا كان ما مستا أتو براو دجيك براو مصلحة سياتو دتوي أمريكا بي بزوقي منو توغيش بكا كاكا تو بإنصاف ولا وسيلة ساشتكان كاكا من على ما قالكم كردستاني باشو لأنبوني لو ما ويسي بيت صالة أقركم توانيوتي ببيبا دولة بابشتواني أمريكا وإسرائيل كمون الرسولات بيبا دولة أقر جسائي دولتي كاين استاكي ما هموش تيك مان بابلين للوتكاية لخوشي داي لآسي
داهاتی وڵاتەکەی خۆمانایە ئەوە خەتا لە سیستە خۆ ئەمریکا نەیگوتیە بڕۆ پارتی وێچێتی مامۆستا توخوا با دوعا بکەین ڕۆژەڵات لێی تێک بچێ مامۆستا پەیامەکەت گەیشت باشە مامۆستا زان چیە پەیامەکەت گەیشت من تۆ حەق خۆت گوت سەرنجی خۆت گوت دەست خۆش ئەماش پەیامی خۆمان گوت ئیتر ئەو با بینەر ببنە مەحەک باشە مامۆستا چاوی من شتەکان دووبارە دەبێتەوە زۆر سوپاس بۆ گفتوگۆکەت بە هیوام ئەو جۆرە گفتوگۆیانە بەردەوامی کاتێکی خۆش هەر کاتێ تەلەفۆنێکت تۆ ئەمر بکە و من لە مەمنونم زۆر سوپاس نمونەت زۆر بی